پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێت لە حەدیثێکی صحیح جامع الصغيردا دەفەرمێ الصوم جنة يستجن بها العبد من النار وفي رواية صحيحة الصوم جنة من عذاب الله. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ ڕۆژوگرتن قەڵغانێکە، بەهۆی ئەو قەڵغانەوە پشتیوان بەخوای پەروەردگار لە ڕۆژی قیامەتە خۆتی لە جەهەنەم پێدەپارێزی. هەروەکو چۆن لە دنیادا قەڵغانێکت پێبوو خۆت لە شمشێر و لە ڕم و لە تیر پێدەپاراست، هەروەکو چۆن درعێکت پێ سارێکی درعت پێ بۆ ئەوەی لە گولە و لە فیشک بتپارێزێ، هەروەکو چۆن خواردن دەخۆی بۆی لە برسێتی بتپارێزێ، هەروەکو چۆن خواردنەوە دەخۆیتەوە بۆی لە توونەتی بتپارێزێ، هەروەکو چۆن لەبەر زۆپا و شتی گەرم خۆت گەرمەکەیتەوە بۆی لە سەرما بتپارێزێ، هەروەکو چۆن لەبەر فێنکەرەوە خۆت فێنک دەکەیتەوە بۆ ئەوەی لە گەرما بتپارێزێ. ئاوهاش لە ڕۆژی قیامەتە ئەو ڕۆژەی کە ئەمڕۆ گرتوتە و ساڵانی پێشوو گرتوتە دەبێتە قەڵغانێک پشتیوان بەخوای پەروەردگار بۆی کە لە ئاگری جەهەنەم بتپارێزێت. خەفەت مەخۆ بە ڕۆژووی لە ڕۆژی قیامەتە دەبینی دەبێتە چی بربەست و قەڵغانێک بۆت پشتیوان بەخوا لە ئاگری جەهەنەم دەتپارێزێ. قەڵغانی تۆ خۆپاراستنی تۆ لە ئاگری دۆزەخ بەهۆی ڕۆژووەیە. گوێ بە برسێتی و تینێتی مەدە، چونکە ئەمە هۆکارێک بۆی کە خوا لە جەهەنەم بتپارێزێ. دڵخۆش بە ئیعدامت ناکەن، تەنها نان و ئاو ناخۆی، هیچ بەسەرا نایە. لاشێکی تەندروست بۆ دروستە بێ، خۆش لە خۆت ڕازی ئەەکەی و ئیشەڵا ئەڕۆیتە بەهەشتیشەوە لە جەهەنەمیش ڕزگارت دەبێت. کەواتە بۆ سەفەری قیامەتت، بۆ ئەو سەفەرە دوور و درێژە پێویستت بە ڕۆژوو زۆر دەبێت، چونکە دەتەوێت بڕۆی بۆ سەفەرێکی دوور و درێژ. یەکێک لەو شتانەی کە لە ناخۆشی سەفەر ئەتپارێزێ، لە ناڕەحەتی و عەزابی سەفەر ئەتپارێزێ ڕۆژوگرتنەکەتە. کەواتە دڵخۆش بە بەوەی کە بە ڕۆژووی دڵخۆش بە لە پێناو خوادا خۆت ماندوو دەکەی، چونکە ڕۆژێک دێت لەو سەفەرەدا پشتیوان بەخوا ئەو ڕۆژ و فریات ئەکەوێت لە عەزابی خوا دەتپارێزێ. ئەو جەهەنەمەی کە لێی ئەترسی ڕۆژوو دەبێتە قەڵغانێک بۆت بە پشتیوانی خوا بۆی نەڕۆیتە جەهەنەمەوە. کەواتە ڕۆژوگرتن خێر و بەرەکەتە، خێر و بەرەکەتە.